ئەمڕۆ ئیشتی تۆپی کوردستان لە وەڵی کۆنگرا ڕۆژناوانیەکان یانەی ئەولێر لەگەڵ ناوجوانان و سەرپەرشتیاران یاریەکانی خولەکانی تۆپی کوردستان کۆبوویەوە. لە کۆبوونەوەکە زۆربەی ئەندامانێکی تۆپی کوردستان ئامادە بوون و قسەی خۆیان لەسەر دۆخی ئێستای تۆپی کوردستان کرد. دواتر ناوجوانان و سەرپەرشتیاران ڕاو پێشنیار و سەرنجەکانی خۆیان گەیاندەوە یەکێتی تۆپی کوردستان بەمەبەستی چارەسەرکردنی کێشەکان و توندوتیژی نێو یاریگاکان. ئێمە بە دڵێکی فراوانەوە لەگەر سەرجەم ناوجوانانی کوردستان و سەرجەم سەرپەرشتیارانی کوردستان چ لە شاری هەولێر شاری سلێمانی لەگەڵیان کۆبووینەوە و بیر و ڕامان ئاڵوگۆڵ کرد بۆ ئەوەی بتوانین خۆلی کوردستان زیاتر گەشە پێ بدەین و دەوڵەمەندتر بکەین و بەڕێک و پێچی بەڕێوەی بین و دوورکەوینەوە لەو گیر و گرفتانەی کە ڕۆژانە تووشمانە بێتن بە هۆکاری لەوانەیە هەڵەیەکی ناوبژیوان یان هەڵەیەکی ڕاهێنەر یاخود هاندەران ومێدەوارین بەرەو پێش بڕواتونەوە زیاتر خزمەتی وەرزش بکەین و وەمایەکی تۆپی کوردستانیش لەوانەیە کەم تەرخەم بێتن لەوانەیە هەڵەمان هەبێتن هەموو مرۆڤێک تووشی هەڵا بێ بەڵام ڕازبوونەوەشی تایە و ئەبێ قبولی ڕخنەک هەر کەسێک بێت چ ناوژیوان بێت چ سەرپەرشتیار بێت چ ڕەهاندەر بێ چ ڕاهێنەر بێ ئێمە قبولیەکەین وە لە پێناوی ئەوان خزمەتەکەین ئێمە هاتوین بۆ خزمەتکردن نهاتوین بۆ ئەوەی خۆمان دەوڵەمەندکەین.